ئەم پرۆژەیەکی زۆر گەورە و استراتیجیە بۆ سنوورەکە و خزمەتێکی زۆر گەورە دەگەێنێ بە تەواوبوونی پرۆژەکە پێی دەڵێن تێرنکی واتە وەرگرتنی کلیل بە تەواوەتی دابینکردنی پێداویستەکان تەنها دروستکردن نیە بەڵکو هەموو پێداویستی لە ئامێری پزیشکی و پێداویستەکانی تێدایە لە ساڵی 2012 کە دەرچوو ئەم نەخۆشخانەیە بەداخەوە چەند کێشەیەکی ئیداری و تەکنیکی ئەندازیاری دروست بووە لە نێوان لیژنەکان و ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوە سەرپەرشتی کراوە نەوەک وەزارەتی تەندروستی دیارە هەندێک لە ڕووی تەکنیکیەوە هەندێک کاری پێویست و گۆڕانکاری لە دەرخستەکەدا کراوە و جێبەجێ کراوە بەبێ ئەوەی ڕەزامەندی پسپۆڕی هەبی لە بواری تەندروستیدا کە ئەندازیاران و لیژنە پسپۆڕیەکان لە وەزارەتی تەندروستی ئەم کێشەیە هۆکاری ئەوە بۆ کەماوەیەک دواکەوتەوە دواتر کەوتۆتە ناو ئەو قەیرانی دارایی وەکو هەموو پرۆژەکانی تری استراتیجی ئێمە هۆکار و گرفتە تەکنیکەکان ئێستا لە هەوڵی چارەسەرین و هەموو ئەو پێشنیارە و چارەسەرانەمان داوەتە ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە هەندێک قۆناغی چارەسەرکردنی بڕیوە و بەڕێز دکتۆر خاڵس خۆی لە لیژنەکەدایە قۆناغی چارەسەری بڕیوە چونکە دەرخستەکە هەندێک گۆڕانکاری تێدا کراوە بە هەر شێوازێکوی دێخێنەوە سەرکە بەڵام ئەوەی پێویستە لێرەدا ئەوەیە کە نەخۆشخانەکە هاوشێوەی هەموو نەخۆشخانەکانی تر لە هەرێمی کوردستان پێویستی بە تەواوکردنە لایەن کۆمپانیاش لە قەیرانی داراییدا بەهۆی نەبوونی سیولە و وەرگرتنی ئەگەرنا وەکو بەشە بودجەی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پێویستی بە دەستپێکردنەوە هەیە و ئینشاءالله ئومێدمان هەیە کە لە داهاتوویەک ئەگەر درەنگیش نەبێت لە داهاتوێکی نزیک بێت ئینشاءالله چارەسەری کێشە گرفتە ئیداریەکەی بکەین دواتر کۆمپانیا دیارە هەندێک مەرجیشی داناوە ئێمە ئێستا مەیدانی دەچین تەماشا دەکەین بەڵکو ئەم پرۆژەیە بکەوێتە سەرکار و لە ساڵانی داهاتوودا بکەوێتە تەواوی ئیشکردن بۆ خزمەتی نەخۆش نەک تەنها هەیکلێک بێت و لێرەدا ئێمە زیاتر بەڕاستی سەردانی ئێمە بۆیە بزانین لەو پرۆژەیە چکەم پرۆژەیە کێشەیەکی گەورەیە دەبێت چارەسەر بکرێت چونکە بە تەواوبوونی پرۆژەکە کێشەیەکی یەکجار گەورە و خزمەتێکی یەکجار گەورە بەندەفەرە دەگەێنێت